الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بنران و بسران و خوشویستانی کەناڵی ئاسمانی پەیام سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. بە هەندێک نزا و پاڕانەوە دەست بە بەرنامەی پەیامی ڕۆژەکەین و ئەڵێین اللهم لك الحمد كما ينبغي لجلال وجهك وعظيم سلطانك. ربنا آت نفوسنا تقواها وزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها بيدك الخير إنك على كل شيء قدير. اللهم إنا نعوذ بك من البرص والجنون والجذام ومن سيء الأسقام. يا ربي خواي جان لنخوشي و ناخوشي و درد و بەڵای ئەم دنیاە بە دوورمانکەی. خوای جان ڕوسپی و ڕووگەشی دنیا و قیامەتمانکەی ئینشاء الله بە ئیمانەوە بمانگەڕیتەوە بارەگای خۆت. ئازیزان و خۆشەویستان، لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوڕێم جەلال محەممەد پێکەوە لە خزمەتیەوەی عزیز و خۆشەویستین دەستپێکی ڕۆژێکی نوێ بە ئومێدیەوەی خوای گەورە ئەم ڕۆژەمان پڕ بکات لە خێر و ساغی و سەلامەتی و بەرەکەت ئینشاء الله. بەناوی خوای پەروەردگار، بینەرانی عزیز جوانترین سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. خۆشحاڵم کام ڕۆژ لەگەڵ هاوکارم کاک محمود بە خزمەتی ئێوەی عزیز و خۆشەویست چار بووینەتەوە بۆی کە هەندێک زانیاری و ڕێنمایی و جارێکی تر بەرنامەی تایبەتان پێشکەش بکەین. دیارە ئەو بڕگە بابەتانەی کە ئەمڕۆ بۆمان ئامادە کردوون باو باوی هێشتا پەتای کۆرۆنایە، بۆیە پێویستە هەرچەندە پێمان دەکرێت وەکو وەرکو بەرپرسیارەتی ئەخلاقی و ڕۆژنامەنووسانی خۆمان وەکو میدیاکەمان وشیارتان بکەینەوە لەوەی کە چۆن پارێزراو بن یا خۆمان بپارێزین لە ڤایرۆسی کۆرۆنا. تەوەری یەکەمی بەرنامەکەمان تەرخانمان کردووە لەسەرەوەی کە چۆن سیستەمی بەرگری لەشمان بەهێز بکەین. دیارە هەموو زانیاریەکان لەسەر کۆرۆنا لەو بارەیەوەن کە پێویستە لەش بەرگری خۆی بکە بەرامبەر بە ڤایرۆسی کۆرۆنا. بۆیە تەوەری یەکەمان تەرخان کردووە لەوەی کە چۆن سیستەمی بەرگری لەشمان بەهێز بکەین کە بتوانێت ڕوبەڕووی کۆرۆنا بوەستێت. تەوەری دووەمی بەرنامەکەشمان دەمانوێت بزانین کاریگەری ڤایرۆسی کۆرۆنا لەسەر لەشی مرۆڤ چۆنە، کە دیارە زانیاری جیاواز دەترێت هەرچەندە زانیاری لەسەر کۆرۆنا بڵاو ببێتەوە هەمووی پەیوەستە بۆ توێژینەوانی کە بە تایبەتی وڵاتە پێشکەوتووەکان دەیکەن و دوجار پسپۆڕانی پزیشکی ئێمەش سوود لە توێژینەوە دەوڵەتیەکان وەردەگرن. بۆیە دەمانوێت بزانین تەوەری دووەم کاریگەری ڤایرۆسی کۆرۆنا لەسەر لەش چۆن دەبێت. تەوەری کۆتایی بەرنامەکەشمان دروستکردنی خواردن و شیرینیە کە ئەمڕۆ سێشەممان هەموو هەفتەیەک تایبەتە بەم ڕگەیەوە بە تایبەتی لە ئێستادا جاران کە دەمانوت کاک بخۆن پێویستە بەس خانمان سوودی لێ ببینن. ئێستا پێویستە پیاوانیش نەماڵەوە سوود لەم ڕگەیە وەرگرن چکە لە بێئیشیا با خۆیان فێری شێفی بکەن لە ماڵەوە بمنە شێفێکی باش بۆ خانمەکانیان. کە تەوەری سێمی بەرنامەکەشمان دروستکردنی شیرینی و خواردنە لەگەڵ چەند زانیاریی تایبەت کە بۆمان ئامادەکردوون وەروەها وەرگرتنی پاملێرەکانمان لەو زانیاری گرنگا و چالاکی گرنگانەی کە لە شار و شارۆچەکانەوە بوونیان هەبێت. وەکەمیشە دەستپێک کەش و هەوای شار و شارۆچکەکانی کوردستانە پێکەوە بینەری کەش و هەوا بین. عزیزان و خۆشەویستان، وەک جەلال ئاماژەی پێکرد لە تەوەری یەکەمی ئەڵقەی ئەم جارەی بەرنامە باز لە چۆنێتی سیستمی بەرگری لەشەکەین دژی کۆرۆنا کە چۆن بەهێزەکرێت. میوانێکی بەڕێزمان لەگەڵە لە هەولێرەوە مامۆستا یاسین مامەند گەڵاڵی لە بەشی نیوتریشن لە زانکۆی جیهانی هەولێر.
مامۆستا سەلامی خواتان لێبێ سوپاس بۆ ئەم دەرفەتە ئەگەر گوێبیستی دەنگی منی دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم سیستمی بەرگری لەش پێکاتووە لە چی و مرۆڤ چۆن ئەتوانێت ئەم سیستمە لای خۆی بەهێز بکە وەک لای لە زمانی عامی خۆمان پێی ئەڵێن مەناوە. بەڵێ بەنای خوای گەورە بەیانیتان باش کاک مەحموود کاک جەلال بەیانی بینەرانی خۆشەویستی پەیامیش باش هیوادارین وەکو ئێوە ئاماژەتان پێکە لە سەرەتای بەرنامەکە کە خوای گەورە ئەو پەتایە بە سەلامەتی و بە بێگرفتی زۆرتر لە کۆڵمان بێتەوە بەسەرماندا تێپەڕی. سیستەمی بەرگری لەش بریتیە لە کۆمەڵێک خانە کۆمەڵێک شانە کۆمەڵێک مەوادی گرنگ کە لە دسمی ئێمەدا هەن کۆمەڵێک چالاکی کە لەشی ئێمە خانەکانی ئێمە شانەکانی ئێمە دەپارێزێت لە کۆمەڵێک مادەی خراپ لە کۆمەڵێک میکرۆب کە دەیانەوێت با بڵێن بێنە ناو لەشی ئێمە و کار و چالاکی و زیندە چالاکیەکانی لەشی ئێمە گرفت بربەست کێشان لە بۆ دروست بکەن و نەهێڵن بە پێی پێویست ئیش و کار و فرمانەکانی خۆیان جێبەجێ بکەن. لە حالەتی ئاسایی یعنی ئێمە ڕۆژانە تووشی ئەم گرفتانە دەبینەوە یان ڕۆژانە میکرۆب دەچێتە ناو لەشی ئێمە ڕۆژانە مادەی خراپ دێتە ناو لەشی ئێمە بەڵام بەهۆی ئەوەی کە سیستەمی بەرگری ئێمە ئامادەیە ئامادە سازە ئامادەکاری کردووە توانای ئەوەی هەیە تا ڕادەیەک بەسەر ئەو کێشانە با بڵێن زاڵ بێتن بۆیە ئێمە وەکو مرۆڤ بەڕاستی هەستی پێ ناکەین بە ئاسانی یعنی ئەو ئیشانە بە شێوەیەکی تۆماتیکی بە شێوەیەکی بێ ئەوەی ئێمە ئاگادار بین سیستەمی بەرگری ئێمە هەڵدەستێت با لە ناوبردنی ئەو مادانە لە ناوبردنی ئەو میکرۆبانە بەبێ ئەوەی ئێمە ئاگادار بین. لە هەندێک حالەت کە ئەو با بڵێن کێشانە زۆر گەورە دەبێتن یان ئەو کێشانێک کە دێتە بەر ڕێگەی سیستەمی تەندروستی ئێمە کە لە ڕادەی خۆی گەورەتر دەبێتن بەڕاستی لەشی ئێمە کە توانای نەبی بەسەری دازاڵبێ کۆمەڵێک کاردانەوەی دەمێت کۆمەڵێک پەرچەکردداری دەبێت یەک لەو شتانەی هەیە کە بریتە مەسەرەن لە دەرکەوتنی هەندێک نیشانە وەکو بەرز بوونەوەی تا با بڵێن پلەی گەرمی لەش کە تایان کۆمەڵێک هۆکاری تکە. ئەمانە لەو حالەتانە پێویست دەکاتن ئەو کەسە داوای یارمەتی دەرەچی بکاتن بێجگە لەوەی کە لە ناو لەشی ئێمە هەیە پێویست دەکاتن کە کۆمەڵێک ئیجرئاتی تکە بیکاتن کۆمەڵێک مادەی تر کۆمەڵی خۆراکی تەندروست کۆمەڵێک لەوانەیە لە حالەتی زۆر با بڵێن ترسناک پێویست بکات دەرمان و سەردانی پزیشی بکاتن. بۆیە سیستەمی تەندروستی ئێمە بەو شێوازە پێکاتوە بەم شێوەیە ئیش دەکاتن تا ئەو ڕادەیە کە خۆی با بڵێن پێویستی پێیان توانای هەیە بەسەری دازاڵ بیتن ئیشەکان دەکات بەبێ ئەوەی ئێمە هەستی پێ بکەین. ئەو کاتێکە دەکەوێت حالەتێکی زۆر ترسناکتریان ئەو کێشانە گەورەتر دەبێت پێویست دەکاتن با بڵێن یارمەتی دەرەچی پێویستە. بۆیە چەندی بەرگری ئێمە باشتر بێت چەندی بەرگری ئێمە توانای بەرزتر بێت ئەو کات ئیشەکان خۆی تۆماتیکی دەکاتن پێویست بە یارمەتی دەرەچی ناکاتن بۆیە ئێمە زۆر زار باز دەکەین کە زۆر گرنگە بەرگری مرۆڤ بەڕاستی بە شێوەک لە شێوەکان ئەوەندە بەهێز بێتن پێویست بە یارمەتی دەرەچی نەکاتن هەموو کار و فرمانەکانی بە شێوازێکی تۆماتیکی بەبێ یارمەتی دەرەچی بیکاتن. ئەمە بەنسبەت بە وەڵامی پرسیاری یەکەمت کاک مەحموود پرسیاری بەشی دووەمی با بڵێن پرسیارەکەت وەڵامەکەی بەم شێوەیە ئێمە دوو با بڵێن زۆر دوو حالەتمانیان دوو زۆر شێوازمان هەیە کەوا دەکاتن بەرگری ئێمە بەهێز بێتن یان بەرگری ئێمە لاواز بێتن. بەشی یەکەم بریتە لەو با بڵێن عادەت و هەڵس و کەوت و ئەو ئیشانێک کە ئێمە ڕۆژانە دەیکەین ئەگەر بە شێوێکی تەندروست بکرێتن وا دەکاتن کە تەندروستی ئێمە بەڕاستی زۆر باش بێ و با بڵێن بەرگری ئێمە زۆر باش بێتن و توانای بە شێوەک لە شێوەکان بەرەنگاربوونەوەی ئەو کێشانەی هەبیتن کە ڕۆژانە دێتە پێشمان وەکو باسمان کرد کێشەی مەوادی با بڵێن خراپبی کە لەشمان ڕوو دەداتن یان ئەو میکرۆبانی کە دێتە لەشی ئێمە. بەشی با بڵێن دووەم بریتە لەو خۆراکە یان لە سیستەمی خۆراکی کە ئێمە پەیڕەوی دەکەین ئایا تا چەند ئەو سیستەمی خۆراکە تەندروستە یاوە خۆت تا چەند ئەو خۆراکی کە ئێمە دەیخۆین خۆی لە خۆیدا بەڕاستی کێشە لە بۆ لەشی ئێمە دروست دەکات چکەمە لەگە دواتر با بڵێن کاتە بێ باسی ئەوش دەکەین کە هەندێک خۆراک خۆی لە جیاتی ئەوەی ببێتە چارەسەر بەڕاستی بەشێکە لەو کێشانێکە تووشی ئێمە دەبێتن. زۆر باشە مامۆستا ئایا بە بەهێزکردنی سیستەمی بەرگری لەش تا چەندە پەیوەستە بە خۆراکەکانەوە
و لەم دۆخەی ئێستادا بۆ نمونە ئێستا دوژمن بەرۆکی گرتوین و هاتوۆتە بەر دەرگاکەمان وەستاوە ئایا دەتوانین بە هەفتەیەک و 2 هەفتە و بە چەند ڕۆژێک سیستەمی بەرگری لەشمان بەهێز بکەین؟ بەڵێ وەکو باسم کرد ئەگەر بکری کاکانی کاتەوێ باسی ئەوی با بڵێن بەشی یەکەم بکەین چکە ئەویش بەڕاستی کاریگەری زۆر خراپی هەیە ئەگەر بە شێوەیەکی تەندروست پەیڕەوی نەکەین بۆ من پێم باش ئەگەر بکرێ باسی ئەو بەشی یەکەم بکەین چکە ئەویان بەڕاستی کاریگەری زۆر ئەگەر باسم کرد بە شێوەیەکی تەندروست نەبێت یعنی زۆر کاریگەری زۆر خراپی دەبێت یەکەمیان بەڕاستی بریتێ لەو کەسانەی یان با بڵێن لەو عادەتە خراپانەی کە ئێمە پەیڕەوی دەکەین وەکو جگەرە کێشان بێت یان نێرگەلە بێت یان پەیڕەوکردن یان خواردنی مادە کحولیەکان بێت بەڕاستی بەپێی زۆربەی زۆری توێژینەوەکان ئەو کەسانێک کە ئەم زۆرە خۆراکانە ئەو زۆرە ئیشانیان ئەو زۆرە چالاکیانە دەکەن وەکو با بڵێن چ نێرگەلە بێت کێشای نێرگەلە بێت یان جگەرە بێت یان مادە کحولیەکان بێت کاریگەرێکی زۆر نێگەتیڤانەی دەبێت لەسەر بەرگری لەش یعنی ئەو کەسانی کە ئەم جگەرە دەچێشن یان نێرگەلە دەچێشن لە ڕووی بەرگریەوە دەستیان زۆر لاواسترە بە بەراورد بەو کەسانەی کە جگەرە ناچێشن بەتایبەت لەو پەتایی ئێستا کە زۆربەی زۆری سپۆرەکان باسی ئەوە دەکەن سپۆرانی تەندروستی ئەوانەی کە لە نزیک لە کۆرۆنا و لە پەتایەکان ئیش دەکەن باسی ئەوە دەکەن کە ئەو کەسانی کە جگەرە دەچێشن یان نێرگەلە دەچێشن ینی چانسی توشبوونیان یان چانسی ئەو با بڵێن زیاتر مەترسیان لەسەرە بەراورد بۆ کەسانی کە نێرگەلە یان جگەریان مادە کحولیەکان ناچێشن بۆ لەبەرەوەی بەڕاستی ئەم نێرگەلە یان جگەرە یان مادە کحولیەکان خۆیان کۆمەڵێک مادەی کیمیاوی زۆر زیان بەخشیان تێدایە کە لە حالەتی زۆر ئاسایی یعنی بەبێ ئەوەی کە تووشی نەخۆشیت کە بن ئەوان خۆیان بەڕاست بە شێوەیەک لە شێوەکان نەخۆشن لەبەرەوەی ئەو جگەرە و نێرگەلە یان مادە کحولیەکان کۆمەڵێک مادەی زۆر زیان بەخشیان تێدایە کە جەستە دەخەنە بارێکی زۆر مەترسیەوە بە عادەتی دومیان هەڵسوکەوتی دووەم بریتە لە کەمخەوی بەڕاستی کەمخەوی یەک لەو کێشە با بڵێن عادەتە خراپانەیە کە ئێمە زۆر جار بە شێوەیەکی زۆر خراپ با بڵێن پەیڕەوی دەکەین یان ئەوتەیە زۆر گرنگی پێ نادەین نابێتە جێگای گرنگی ئێمە بەپێی زۆربەی زۆری توێژینەوەکان ئەو کەسانێک کە گرفتی کەمخەویان هەیە بەڕاستی سیستەمی بەرگریان زۆر لاواسترە لەوانەی کە با بڵێن خەوێکی ڕێک و پێچیان هەیە یان خەوێکی قوڵ یان خەوێکیان هەیە بە کوالیتی زۆر بەرز چونکە مەرج نییە ئینسان با بڵێن هەر بخەوێت بەڵام ئەوەی کە گرنگە ئاەتی زۆرە خەوێکە بەڕاستی زۆر گرنگە ئینسان بە قوڵی بخەوێت ئەو کاتانێکە دەکەوێتە خەو یان دەنوێت بەڕاستی خەوەکەی بە زۆرێک بێت کە هەموو لەشی ئیسراحەت بکاتن نەک با بڵێن بە شێوەک بی خەوی پچەر یان خەوی بە خەماوی یان خەوێک بێ کە کورد بێتن ماوەکەی ئەو ئیسراحەتە یان ئەو پشووە بەدەستە نەداتن بۆیان ئاماژە بۆ دەکەن کە کەم خەوی بەڕاستی هۆکارێکە بەڕاستی زۆربەی زۆری توێژینەوەکان یعنی لە بینی 6 هەتا 8 سەعات بێت یعنی ئەو کاتە یعنی دەتوانی بڵێن ڕادەیەکی یان چەند کاتژمێرێکی باشە یان خەوێکی باشە بەڵام وەکو باسم کرد خەوەکان پچر نەبێت خەوەکان بە خەمەوە نەبێت خەوەکان بەوە نەبێت کەسێک بۆ نمونە پێشنان خواردنێکی خراپی خوارد بێت یان زۆری خوارد بێت یان بە خەمەوە بنوێت ئەو کاتی هەموو جەستەی با بڵێن ئیسراحەت نەکاتن یان پشوو بە جەستەی نەداتن بۆیە شێوازی نووسنەکەش بەڕاستی کاریگەری دەبێتن خاڵی سێم کە بەشێش پەیوەندی بە ڕاگەیاندنەکانی شێ بەڕاستی بریتێ لە ڕاوچێ یعنی ئەو کەسانی کە دایم یان بە بەردەوام لە دڵە ڕاوچێدان دایم لە قەلەقیدان لە ڕووی دەرونیەوە دەرونیان ئارام نییە یان دڵە ڕاوچیان بە بەردەوامی هەیە بەڕاستی ئەوەیە کە لەو هۆکارانەی کە دەتوانێت ئاستی بەرگری لەش زۆر دابەزێنێت زۆربەی زۆری توێژینەوەکان ئاماژە بۆ خاڵە دەکەن کە خاڵێکی زۆر گرینگە لە حالەتی با بڵێن لە حالەتی کورت مەودا یان با بڵێن کەسێک بۆ ماوەی چەند بمەوادی زۆر کورت قەلەقی هەبێت یان دڵە ڕاوچی هەبێت زۆر کێشە نییە دەکرێت بڵێن بە شێوەک لە شێوەکان سیستەمی بەرگریشی پێ بەرز کاتەوە بەڵام کە گەیشتە حالەتی بەردەوام یان ئەو کەسە بەردەوام خۆی لە دڵە ڕاوچێدا بوو ڕاستی ئەو کاتە سیستەمی بەرگری زۆر وێران دەبیتن زۆر کاریگەری دەبیتن بۆیە وەکو باسم کرد ینی لە کاتی ئێستا کە ڕاگەیاندنەکان دەبێت زۆر مڕاعاتی لایەنی سایکۆلۆژی ئەو خەڵکە بکەن ینی هەموو کات هەموو دقە و سەعاتێک پێویست ناکات تۆ خەبەری با بڵێن ئەوەندە کەسە جانی لەدەستدا ئەوەندە کەسە تووشی کۆرۆنا بوو یان وەکو با بڵێن وەکو ئیشارەتێکی بەپەلە دایم لەژێر هەواڵەکان بڕواتن ینی ئەمانە بەڕاستی
ڕگەیاندەکان دەبێت بای ئەوەندە مڕعاتی خەڵک بکەن کە ئەم هەواڵانە بەو شێوە با بڵێن دایم لە پێشچاوی خەڵک نەبێت بەتایبەت خەڵک ئێستا ئیشی نییە یان کاری نییە لە دیار شاشەکانەوە دادەنیشید ینی ئەم بەڕاستی ئەم شێوازەوە دەکاتن دڵڕاکێ زۆر لە لای خەڵک دروستبی لەوانەیە تووشی بەڕاستی کێشەی بەرگریش دروست بکاتن خاڵی دواتر بەڕاستی کە ئەگەر بکرێت دواتر بە درێژی باسی دەکەن بریتە لە پەیڕەوکردنی سیستەمێکی خۆراکی ناتەندروست لەوانەیە ئەو کەسانێک کە سیستەمێکی خۆراکی باشیان نییە مادەگرنگەکان بەدەستناینن یان دەکرێت کۆمەڵێک مادەی خراپ هەم بە کوالەتی خواردنەکە خۆی لەوانەیە خراپ بێت یان ئەو کەسێک کە ئامادەی دەکاتن بە شێوازێکی تەندروست ئامادەی ناکاتن ئەمەش وا بکاتن کە سیستەمی بەرگری زۆر دابەزێت یان کاریگەری بێت سیستەمی بەرگری کە ئەگەر کاتە بێت دواتر بە درێژی باسی بخاوێ دەکەین با لەسەر خۆراکەکە زیاتر بۆستین چونکە ڕەنگە خەڵکێک ئێستا لە ماڵەوە بۆ خۆی قەرەنتینە کردووە یاخۆت هاتوچۆکردن لە ناوەندی شارەکانە قەدەغەیە باشترین ڕێکار کە لە بەردەستیا بێت بۆ بەهێزکردنی سیستەمی بەرگری لەشی لە ڕێی خۆراکەوە بێت و خۆرەکانی کە لە ماڵەوە هەن ئێستا گرنگترین ڕێنماییەکان بۆی کە جەستەی خۆمان بێزکەین بەرامبەر هەر ڤایرۆسێک یاخود کۆرۆنا بێ پەتاکە وەرزیەکانی دیکە بێ ئەو خۆراکانە چی و چین وە چۆن ئەم خۆراکانە بەکاربێنرێت بە تایبەتی باست لە لێنان و دروستکردنی خۆراکەکان کرد. بەڵێ تەمان ئەوە بابڵێن هۆکارێکی زۆر زۆر گرنگە بۆ ئێمە کە بتوانین سیستەمی بەرگری ئێمە بەهێز بکەین وەکو با بڵێن بنەمایەکی زانستی زۆر گرنگ لە زانستی با بڵێن نیوتریشن یان زانستی خۆراک و تەندروستی ئەوەیە ئەو کەسە خۆراکەی هەمە زۆر بێتن ینی بە شێوەیەکی تر تەنها یەک جۆر خۆراک نەخواتن ینی ئێمە کێشەکمان هەیە لە بەڕاستی لەسەر جۆرە خۆراکێک لێ ڕاهاتوین ینی هەموو ژیان من بەم جۆرە ینی ئیلا دەبێت مەسەرە برنج و فاسولیا بێت ئیلا دەبێت دۆڵمە بێت ئیلا دەبێت کفتە بێت اینجا ئەم جۆرە شیوانە بەڕاستی دووبارە دەبنەوە بۆیە باشترین سیستەم وەکو بنەمایەکی زانستی لە زانستی خۆراک و لە زانستی خۆراک و تەندروستی ئەوەیە تو خواردنەکانت هەمە زۆر بیتن ینی لەسەر یەک ڕیتمی خۆراک لێڕانەی بیگۆڕی بۆ نمونە ئەو ڕۆ خواردنێکت خواردووە بتوانانی چەند ڕۆژیت کە ئەو خواردنە دووبارە نەکەیەوە یان کۆمەڵێک خۆراکی تر ئامادە بکەی کە جیاواز بێت لە خۆراکانی پێشوو ئەمەوا دەکات تۆ ئەو خۆراکە ئەو مادە خۆراکە گرنگانەی کە هەیە لە ڤایتامینەکان لە پرۆتینی باش لە چەوری باش لە با بڵێن مادە کانزا گرنگەکان لە هەموو ئەو مادە خۆراکە گرنگانەی تر بەڕاستی بە شێوەیەکی هەمە جۆر و بە شێوەیەکی جیاواز وەربگری بتوانانی سیستەمی بەرگری خۆتی باڵێن بەرز بکەوە و بتوانانی بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر بیکێ دوور مەودا وەکو جەنابەت باست کرد لە بیدایەت ینی ئەمە چێ خۆراک بەڕاستی دەبێت بە پلانێکی دوور مەودای هەبێت ینی بە ڕۆژێک و دوو ڕۆژ بەڕاستی لەوانەیە نەتوانی ئەو بەرگریە باشە بەدەست بێنی بۆیە گرنگە لە زانستی خۆراک کە ئەمە زۆرجار باز دەکەین یان ڕێنمای دەدەنە خەڵک ئەوەیە بیکەی عادەتێک بۆ خۆت ینی سیستەمێکی تەندروستی خۆراکی باش پەیڕەو بکەی بەڵام بۆ ماوەیەکی دوورمەودا چونکە خۆراک بەڕاستی ئەگەر دوورمەودا نەبێت لەوانی کاریگەریەکانی زۆر بە ئاسانی بەدەر نەکەی وەکو دەرمان نییە وەکو مادەی کیمیاوی تر نییە کە لەوانەیە لە ماوەی چەند سەعاتێک لە ماوەی چەند دقەیەک تۆ کاریگەریەکانیان ببینی بەڵام بی خۆراک بابڕین ماوەی درێژی پێویستە هەتا کاریگەری باشەکانی ببینی بۆ زۆر گرنگە ئەو سیستەمە بابڕین تەندروستی کە هەڵی دەبژێری ئەوەیە بۆ تۆ بیکەی عادەت لە ژیانی خۆت ینی بەردەوام بتوانی پەیڕەوی بکەی تاوەکو بتوانی سیستەمی بەرگری خۆت پێبەرز بکەوە بەرامبەر هەموو نەخۆشیەکان من باسی چەند ئەگەر بکرێ باسی چەند خۆراکێک دەکەم ئەگەر کاتە بێت تاوەکو بتوانین سوودی لێ ببینین بۆ ئەوەی سیستەمی بەرگری خۆمانی پێ بەرز بکەینەوە یەکەمیان لە پاڵ خۆراک بەڕاستی ئەوەیە کە بتوانین ڕێژێکی باش لە ئاو وەربگرین ینی پڕکردنی جەستە یان پێدانی ئاو بەدەستە هۆکارێکی زۆر زۆر باشە کە بتوانی بەرگەی بابڵین بەشێک لە نەخۆشیەکان بگری ئاو بێجگەلەوەی کە زۆربەی زۆری زیندە چالاکیەکانی لەش زۆربەی زۆری کارلێکە کیمیاویەکانی لەش کە ئێمە پێویستمان پێیتی هەر لە هەرسکردنی خۆراک هەر لە هەڵمژینی خۆراک لە ناوەندی بابڵین ئاوی ڕوودەدەن ینی پێویستیان بە ئاوە ئاو زۆر گرنگە بۆ بابڕین بێجگەلەوە زۆر گرنگە بۆ فڕێدانی مادە ژەهراویەکان وەکو باسم کرد ئێمە ڕۆژانە بەهۆی با بڵێن ئاو هەوای پیس یان بەهۆی خۆراکی خراپ یان بەهۆی هەندێک عادەتی با بڵێن عادەت و تەقالیدی خراپ کە ئێمە پەیڕەوی دەکەین لەوانەیە کۆمەڵێک مادەی زیانبەخش لە ناو لەشی ئێمە دروست بێتن کە ئەمە ینی کارێکی نۆرمالە یان با بڵێن بەبێ ویستی مە زۆرجار ڕوودەداتن
بۆیە ئەو مادە با بڵێن خراپانە زۆر گرنگە لە ڕێگە ئاوەوە ئێمە بتوانین فڕێ بدەینە دەرەوە بۆیە زۆر گرنگە ئاو ئێمە بەڕاستی بتوانین ڕێژێکی باش لە ئاو بخۆین کە بە گوێرەی توێژینەوەکان 2 هەتا 3 لتر ئاو ڕۆژانە پێویستە تەمان لە بەرچاوگرتنی کەش و هەوا چونکە ئەو کاتانی کە با بڵێن کەش و هەوا ساردە لەوانەیە تۆ ئەوەندە پێویست بە ئاو نەبێتن دەرفەتی کاتمان کەمە ئەگەر بکرێت زۆر بە خێرایی باسی خۆراکەکان بکەیت باش خاڵی دووەم بەڕاستی بریتێ لە خۆراکە با بڵێن ئەو میوانەی کە هەیە بەتایبەت میوەی کاکزەلال میوەی ڕەنگاوڕک زۆر گرنگە یعنی تەنها میوە نەبیتن ئەو میوانەی با بڵێن کە ڕەنجیان زەردە یان ڕەنجیان سۆرە یان ڕەنجیان با بڵێن بنەوشەی زۆر تۆخە ئەمانە با بڵێن مادەی با بڵێن دژە هەوکردن یان دژە میکرۆبی زۆر باشی تێدایە بۆیە تەنها میوە خواردن گرنگ نییە بەڕاستی ئەو میوانێکە ئێمە هەڵی دەبژێرین زۆر گرنگە وەکو باسم کرد ئەوانەی کە ڕەنجیان زۆر تۆخە بە گوێرەی توێژینەوەکان دژە میکرۆبی زۆر باشیان تێدا دەتوانن بە شێوەیەکی زۆر باش بەرگری ئێمە بەرز بکەنەوە خاڵی دووەم وەکو با بڵێن میوەکان ئەو سەوزانەی کە ڕەنجیان تۆخە یعنی با بڵێن بیبەری سۆرمان هەیە بیبەری زەردمان هەیە یان بیبەری کەس چیر کە ڕەنجی زۆر تۆخبی ئەمانش بە هەمان شێوە دژە ئۆکسین یان دژە میکرۆبی زۆر باشیان تێدا دەتوانین ئێمە زۆر سوودیان لێ وەربگرین با بڵێن بەشێکتر لە خواردنانێک کە هەیە بریتە لەو گەڵا تۆخەکان با بڵێن یان ئەو سەوزانی کە ڕەنجیان تۆخە بڕۆکلی کەلەرم سپێناخ یان ئەو مادانی کە ڕەنجیان تۆخە ئەمان دژە ئۆکسینی زۆر باشیان تێدایە مەوادی زۆر باشە با بڵێن کبریتی زۆر باشیان تێدایە دەتوانن بەڕاستی بە شێوەیەکی زۆر باش بەڵێ پرسیارێک بکەم لە ڕێنمایە تەندروستەکاندا هاتووە زۆر تاکید لەواکەنەوە بە کورتی تکاکەم کە خواردنی کوڵاو باشترە تا سوورکراوە و برژاو و ئەو جۆرە شتانە ئەمە چ بنەمایشی هەیە؟ بێگومان ڕاستە بەکو باسم کرد لە بیدایەتی لە سەرەتای بەرنامەوەکە هەندێک جار جۆری ئامادەکردنی خۆراکەش زۆر گرنگە جاروێ خۆراکەی توودەی خۆی بەڕاستی تەندروستە هایبینە کوالەتیشی باشە بەڵام لە شێوازی ئامادەکردنی خواردنەکە تۆ کۆمەڵێک هەڵە دەکەی یان ناتوانانی بە شێوەیەکی تەندروست ئامادە بکەیت دەکرێت بەڕاستی با بڵێن لە ماوەی ئامادەکردنی کێشەمان لە بۆ دروست بکاتن وەکو باشم کرد خراپترین شێواز بریتێ لە سۆرکردنەوە یعنی ئەوە با بڵێن گوێرەی زۆری توێژینەوەکان بەڕاستی خەڵک ئامۆژگاری ناکرێت بەوەی کە خواردن زۆر سۆر بکات و بەڕاستی لە کاتی ئێستا لەو کاتێک ئەمە پێویستمان بە سیستەمی بەرگری زۆر باشەیە بۆیە لە هەمان خراپتر بریتێ لە سۆرکردنەوە لە با بڵێن هەنگاوی دووەم یان با بڵێن لەوی کەمەک باشتر بریتێ لە برژاندن بەڵام تکا دەکەم ڕاستی خەڵک زۆر خواردن بەو شێوە نەبرژێنێ کە لەو لای سووتان بڕواتن یان زۆر ببرژێن چونکە میش کۆمەڵێک مادەی شێرپەنجاوی دروست دەکاتن لەوانەیە دیسان کاریگەری خراپی لە هەمان باشتر و بەتەنابەت باست کرد کوڵاندن لە هەمان باشترە بەڵام ئەگەر بکرێتن کوڵاندنی زۆر بەرز نەبیتن کاک مەحموود ئەگەر بکرێت چەند دقەیەک ئەوانی کەماوە بە خێرایی تەواوی بکەم چونکە یەک دقیقە بەڵێ مامۆستا یەک دقیقە فەرموو باشە زۆر باشە کوارێک زۆر گرنگە چونکە بەڕاستی خڕۆکە سپێکان دروست دەکاتن دەتوانێت بەڕاستی سەمی بەرگری زۆر بەهێز کاتن خواردنی چەرە زۆر گرنگە بەتایبەت ئێستاکەمە لە ماڵەوەی نیان وەکو شەو چەرە چونکە کۆمەڵێک مادەی وەکو زین کۆمەڵێک کانزای تێدایە کە زۆر گرنگە بەپێی زۆربرین زۆر بابڵێن توێژینەوەکان هەتا لە بۆ ئەو ڤایرۆسانی کە تووشی ئێمەش دەبن بەڕاستی کاریگەریان زۆر باشە خواردنی ماستی باش ماستی خۆمانە کە بەکتریای زۆر باشی تێدایە گرنگە خواردنی کەمێک لە بەهارات یان با بڵێن ئەو پیاز بێت سیر بێت یان ئەو بەهاراتانە هەیە ئەمانە هەمان مادەی زۆر باشیان تێتوانن سیستەمی بەرگری زۆر باش بەرز بکەنەوە هەروە خواردنی با بڵێن ئەو مادانی کە چەوری باشی تێدایە وەکو ماسی یان ئەو مادانی کە ئۆمێگا 3 تێدایە ئەمانە دەتوانن بە شێوەیەکی باش سیستەمی بەرگری بەرز بکەنەوە ئەو بە شێوەیەکی بە کورتی بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا یاسین گەڵاڵی لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی باسمان لە سیستەمی بەرگری لەش کرد سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ میوانداریتان ئازان و خۆشەویستان بەردەوامی لەگەڵتان لە بەڕێوەچوونی بەرنامەی پەیامی ڕۆژ دکتۆر باسی لە کۆمەڵێک خواردنی تەندروست کرد من ئەم بەیانیە کە هاتم وتم جەلال من سیرم خواردووە بزانە بۆ نێدیان ناوتی وەڵایی من زۆر لەگەڵ بۆ نوشتا هین نیم ینی زۆر دقیق نیم بۆیە وەکو دکتۆر ئاماژەی پێکرد سیر پیاز لیمۆ ئەم زۆرە شتانە حتمما تەندروستن بە هیوای تەندروستێکی باش بۆ ئێوەی عزیز و خۆشەویست دووربوون لە بەڵاو نەخۆشی ئینشاءالله.
بینەرانی بەڕێز و خۆشەویست پێکەوە دەچینە لای بڕگەی یادەوەری دواتر دێینەوە خزمەتتان. حەڤەیسەی ساڵی 1406 کۆچی دوایی فەیلسوف و کۆمەڵناس و مێژوونووسی گەورەی ئیسلامی ئیبن خەلدون لە شاری قاهیرەی پایتەختی میسر و لە تەمەنی 74 ساڵیدا. ناوی تەواوی عەبدوڕەحمان محەممەد ئیبن خەلدون ئیبن زەیدە، دەرچووی زانکۆی بەناوبانگی ئیسلامی زەیتونەیە، بە یەکێک لە کۆمەڵناسە گەورەکان دادەنرێت و تێزوو بۆچوونەکانیشی تا ئەم ساتە بایەخ و کاریگەریەکی زۆریان هەیە و ئەوروپیەکان لەسەری دەڕۆن. مقدمەی ئیبن خەلدون بە یەکێک لە کاریگەرترین کتێبەکانی دادەنرێت. ئیبن خەلدون لە زانستەکانی کۆمەڵناسی و زیندەزانی و فەلسەفە و ئابووریدا کتێب و دانراوی بەپێزی هەن. حەڤەیسەی ساڵی 1969 بۆ یەکەم جار لە مێژووی دامەزراندنی وڵاتی ئیسرائیلدا گۆڵدا مایر بۆ یەکەم ژنێک کە پۆستی سەرۆکوەزیرانی ئیسرائیل وەربگرێت و ببێتە چوارەمین سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە بۆ ماوەی 5 ساڵ و بە یەکێک لە دڵسۆزترین کەسایەتیەکانی ئیسرائیل دادەنرێت بۆ میلەت و وڵاتەکەی و لە چەسپاندنی بنەمە و بەرژەوەندەکانی ئیسرائیلدا ڕۆڵی کاریگەری گێڕاوە و هەمیشە لەگەڵ سەرانی عەرەبدا لە دانیشتن و کۆبوونەوەدا بووە. ناوبراو لە شاری مابۆفێتز لە ئۆکرانیا لەدایک بووە. ناوبراو ڕۆژی 8 دوانزەی ساڵی 1970 لە تەمەنی 80 ساڵیدا کۆچی دوایی کرد. حەڤەیسەی ساڵی 2007 کۆچی دوایی زانە و سیاسەتمەداری ئیسلامی و ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی جەنابی مامۆسا مەلا عەلی عەبدولعەزیز بە هۆی نەخۆشیە و لە نەخۆشخانەیەکی لەندەنی پایتەختی بەریتانیا و لە تەمەنی 78 ساڵیدا. مامۆسا مەلا عەلی عەبدولعەزیز دوای هەریەک لە بەڕێزان مامۆسا شێخ محەممەد بەرزنجی و مامۆستا عەبدولەتیف واژەیی و مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز دەبێتە ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی. ئەوەش پاژیەگرتنی بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی و پێکێنانی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی. مامۆستا مەلا عەلی عەبدولعەزیز لە ساڵی 1929 لە گوندی پریسی سەربەشاری هەڵەبجەی شەهید و لە خێزانێکی ئاینپەروەر لەدایک بووە. برابچووکی مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز و مامۆستا مەلا عومەر عەبدولعەزیز و براگەورەی مامۆستا سەدیق عەبدولعەزیز بووە. دوای هاتنی هێزەکانی ئەمریکاش بۆ عێراق ماوەی 15 ڕۆژ لەلایەن هێزەکانی ئەمریکاوە دەستگیر دەکرێت. بینەرانی عزیز، تەوەری دووەمی بەرنامەکەمان باس لەوە دەکەین چۆن یا کاریگەری ڤایرۆسی کۆرۆنا لەسەر لەشی مرۆڤ. بەتایبەتی گرنگە کاتێک ئەگەر تووشی کۆرۆنا ببین با بزانین تەمان زۆرینەی سپاس بۆخوا چاک دەبێتەوە. حاڵەتەکان مەگەر یەکی کەسێ نەخۆشیەکی درێژخایە بێ یاخود گرفتێکی نەخۆشی هەبێ بەتایبەت لە ناو جەستەیدا کە سیستەمی بەرگری لەشی توانای ڕوبەڕوونەی ڤایرۆسی کۆرۆنای نەبێ گیان لەدەست بدا. بەڵام گرنگە بزانین ئەگەر ڤایرۆسی کۆرۆنا بگرین دوجار لە دوای چاکبوونەوەمان ئایا چ کاریگەریەکی لەسەر جەستەمان دروست دەکات کە دیارە زۆرینە تا ئێستا چاک دەبنەوە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێز دکتۆر دەشتی ئەمین، دکتۆرە لە ڤایرۆزناسی و دەرچووی زانکۆی لێڤەرپول لە بەریتانیا کە میوانداریمان کردووە لە سلێمانی. دکتۆر زۆر سپاس بەوە دەرفەتە، بەخێر بێت. ئەگەر لێەوە دەست پێ بکەین کاک دکتۆر، کۆرۆنا هیچ کاریگەریەک بەجێ دەڵێ لەسەر جەستەمان؟ بەڵێ ئەوە تەوان کاریگەری کۆرۆنا بە پێ گۆڕێ بە پێ چی بە پێ ئەوەی کە بە چ ئاستێکی توندی تووشی کەسەکە بێ. مثلا ئەگەر بین کۆرۆنا پێشەوەی بزانین کاریگەریەکەی چیە بێ بزانین کۆرۆنا مثلا کە توش ئەبێ ئەوەی کە تا ئێستا ئەو توژینەکان کە کرد لەسەری تەڵام خۆی نەخۆشیەکە زۆر تازەیە، خۆتان زانەوەی 3-4 مانگە دروست بووە. بەردەوام توژینەوە لەسەر توژینە لەسەر یەکرا ڕۆژانە لە هەموو وڵاتەکان ڕۆژانە سێ ئەپدەیتەکانەکەین بزانین چی بەحسێک کراوە لەسەری ئەوەی کە لەسەر سێکتەرە جیاوازەکانی بڵێن لەشی مرۆڤ. ئەوەی کە تا ئێستا وابزانم لە زۆربەی وەسەتەکانی شاهین کراوە بڵاو کرێتەوە بە شێوەیەکی گشتی لە 1970 کەسانی کە تووشە بن بە شێوەی مایلد بە شێوەی سادە تووشە بن. کۆکەیە پژمەیە مەسەلەن لاانێت تەنگە نەفەسێکی کەمی هەبێ لە 15 بە شێوەیەکی تون تووشە بێ. ئەوەی کە لە سەر وێبسایتی ئەو ئەپدێتی کۆرۆنا نووسێ کریتیکەڵ یان سیریەس بە شێوەی توند. لەم لە 15 لانێ کاریگەری زیاتر بەجێ بێڵێ. و خۆتان نازان ئێستا ئەوەی کە کراوە لە سین کە ئەپدێتەکان ئەدرا ڕژێری لە 4 وەفات هەبوو.
لە ئەوروپا لە بڵێن لە ئێران لە ئیتالیا یا لە وڵاتەکانی تری کە بە ڕێژێکی زۆر زیای کرد نیسبەتەکە بەرز بوو بە لە سایە 6 یا لە سایە 8 بەڵام ئەمە خۆشبەختانە ئەگەر مقارنەکی بە ڤایرۆسە کۆنەکان کەمترە بەڵام ڕێژەکە بڵێن عادەتەکە لە ڕووی توشبوونەوە زۆرە لە ڕووی کاریگەریەکەیەوە ئەگۆڕێت کاریگەریەکەی ئەگەر بێ بە نەخۆشی توند وەروەها نەخۆشی بەکتریای توش بێ لەگەڵێت تەوانەوە کاریگەری زیاتر دەبێت بۆ نمونە لە سیەکانە لەوانەیە بێتە هۆی هاوکردن بێتە هۆی کۆبوونەوە ئاو بێتە هۆی ئەوەی کە خانەکانی سی لە ناوە بات ئەگەر بینەوە سەرەوە باست لە کاریگەریەکان کرد لەوەی کە بە هەندێک ڕێژە و هەندێک توێژینەوەی نوێ کە دێتە ئاراوە کەواتە ئێستا توێژینەوەکان پێمان دەڵێ کە بەڵێ کۆرۆنا کاریگەری هەیە لەسەر جەستەی مرۆڤ بەڵێ کاریگەری درێژخایان وەکوتم بە پێی توندی توشبوونەکە لەوانەیە هەندێک کاریگەری درێژخایانی هەبێت بۆ نمونە لە سنگا لەوانەیە بێتە هۆی هاوکردنی سیەکان و دواتر تا ڕێژەیەک فایبرۆسس یعنی بەڕی شەڵبوون لە سیەکانە دروستکە بەڵام تێبینێکی تازە کرابوو وابزانم لە زۆربەی میدیەکانی شۆ باس کرا یا لە ڕووی ئیپیدمیۆلۆجیەوە کە سیرەکەن ڕێژەی پیاوان زیاتر توش ئەبێ وەک لە ئافرەتان بە کۆرۆنا مناڵانیش توش نابن مناڵانیش بە ڕێژێکی زۆر کەم توشە بن یا بەڵێ ئەوەی کە تێبینی کرا ئەمە بۆ هەموو ڤایرۆسێک بە تایبەتی کۆرۆناکان وەرگێکمان هەیە لە خانەکانی لەشی مرۆڤ هەیە ناوی ئەنجیۆتێنسین کۆنڤێرتینگ ڕیسێپتۆر 2 هەیە ACE2 پێڵێن ئەمە پرۆتینێکە لە زۆربەی خانەکانی مرۆڤ دەرەکەوێت بە تایبەتی لە سنگا لە دڵخان لە دڵا لە گوڵچیلەیە وەروەها لە پیاوانە لە خانەکانی دروستکردنی سپێرمیشە ئەم جۆرە پرۆتینە هەیە ئەوەی کە تێبینی کراوە بن ئەوە کۆگادارن دەرکەوت کە کۆڤید-19 تاثیری لەسەر گوڵچیلەش هەیە بۆچی چونکە لەوانەیە بەشێک ڕەبتی بۆ هەبێ کە ئەو جۆرە پرۆتینە لە ناو گوڵچیلە بڵێن دەرەکەوێت بۆیە ئەو ڤایرۆسە لە هەندێک نەخۆشە بۆ هۆی کە بۆ هۆی لاوازبوونی گوڵچیلە وەستانی گوڵچیلە ئەوەی تێبینی کرا بە تایبەتر لە هەندێک حاڵتە لە پیاوانە بۆتە هۆی لە کارخستن یا تێکدانی فەرمانی دروستکردنی سپێرم لە ناو بڵێن ئەندامی نێرەنی پیاوەکانە کەمە لەوانەیە هەندێک کاریگەری درێژخایەنتری هەبێ زیاتر لەسەر دروستکردنی سپێرم و لەسەر ئەوەی کە ئەو کەسە توانای فێرتیلیتی یان توانای ئەوەی هەبێت کە زاو زێ بکە مەسەڵەن سپێرم دروستکات بە کوردەوارێکی خۆمان کاریگەری بەسەر پیاوەتی یاخود نەزۆکی پیاوەوە هەیە هەندێک ئاماژە بۆ هەیە کە کاریگەری بەوە نەزۆکی هەبێت لە پیاوان تەنها پیاو یاخود ئافرەتانی تەنها پیاوان چونکە وتمان ئەو جۆرە ڕسێپتەرە ئەو وەرگە ئەو پرۆتینە لە ناو خانەکانی دروستکردنی سپێرما هەیە بەزەوەی کە زانیاری باوە زیاتر بڵاو دەکرێتەوە دەڵێ کۆرۆنا کاریگەری لەسەر سیەکان دروست دەکا لێرەشەوەی کە تووشی تەنگە نەفەسیەکەت دەکات بەڵێ تەبعاً بۆچی کاریگەری لەسەر سیەکان زۆرە چونکە ئێمە لە پێش ڤایرۆسەکە لە ڕێی هەواوە وەرەگرین لە ڕێی ئەو دەنگکۆڵەوردانی کە لە هەوا هەیە یان لە ڕێی دەستلیان لە ئەو ڕووکارانێک کە پیس بوون بە ڤایرۆسەکە مەسەڵەن دەسێ لە دەمتۆ دەسێ لە چاوتۆ یان پۆشیلتۆ لە ڕێیلێکی دەمەوە ڤایرۆسەکە چێتە ناوەوە لە پێش سەرەتا ڤایرۆسەکە چۆ تووشەکە سەرەتا بەشی دواوەی قورک تووشەکە من بڵێن نەیزۆفەرینکس حتا بۆ لەبەرەوەیشە کە باشترین شوێن بۆ مرۆڤ کە نمونی لێوەرگیرێ بەشی دواوەی قورگە ئێستا لە مختبەرەکانە لە هەموو جیهانە بۆیە تاکید لەواکەنەوە کە ئەو زۆر بخورێتەوە لە هەر هۆکارەکە شێر ئەوەیە بەڵێ ئەو باشی دواوەی قورک شوێنێکی باشە بۆ گرتنی ڤایرۆسەکە سەرەتا لێوە تووشە بیت دوایتر ڤایرۆسەکە کە زیا ئەکات قورگ دووشکە بێ ئەچێتە بەشی خوارەوە بۆ ناو سیەکان ئەو کاتە کاریگەری زیاتر ئەبێ لەسەر نەخۆشەکە بۆیە یعنی ئێمە ناتوانین یەک بڵێن کاریگەری بە تەنها ئەم ڤایرۆسە تەنها مەسەڵەن بریتێ لە کۆکە و لە تا بە پێی بڵاوبوونی ڤایرۆسەکەی بەلەشە بۆ سیەکان دواتر لە هەندێک نەخۆشە لەوانێ بگاتە گوچی لەوانێ بگاتە ئەوەی کە خانی دروستکردنی سپێرمیش حتا واتە لە کەسێکە بۆ کەسێکی تر جیاوازە کاک دکتۆر بەڕێزێک لەم ڕۆژانە باسی لەوە کرد کە ئەیوت ئەو وڵاتانە بۆیە زیاتر تووشی کۆرۆنا ئەبن و بەرگری لەشیان لاوازە ئەوان بە هەموو بۆ نمونە ژەمەکانیان بە هەر سێ ژەمی خۆمانەوەن ژەمێک نان ئەخۆن بەڵام لای ئێمە بینی باشترین نانەخورێت چاکترین مەسەلەن نەها خواردنی چەور و شتی باش ئەخورێ و بەرگری لەش زیادەکە و ئەکا کە ئەم ڤایرۆسە زۆر گوڕوتینی نەبێت لە لەشی ئینسانەکانی قووەتی نەبێت لە لەشمانە ئەمە هۆکاری ئەم شتەیە ڕاستی ئەوە ناتوانین مەسەڵەن بڕی خواردن بیبەستیتەوە بە بەرگری لەشەوە ینی مرۆڤ ئەو بەشە خۆراکی گەڵە ڕۆژێکە پێویستێتی کە گەروەری گرت ئەو بەرگری لەشی کێشیت نابێت
ئەوەی کە گرنگە ئەوەی کە دەوری هەیە بۆ بەرگری لێش ئەوەیە کە تۆ چ جۆرە خۆراکێک وەرەگری چ جۆرە خۆراکێک بڕەکەی لەوانەیە زۆر گرنگ نەبێ باسی ناکەین کە کەسێک ئەگەر خۆراکێکی زۆر کەم خواتەوان بێت هۆی کە کێشی لەشی دابڵزێ لەوانەیە کاریگەری هەبێ بەڵام کەسێکی ئاسایی کە کوردەوەری خۆمان ئەو ژەمە خواردنەکانێکی خوێنەوە کفایەتە بۆی کە بەرگریکی باشت باتێ یا کەسانی کە مەسەلەن لە وڵاتانی تریشن بەڕای من ئەو خۆراکێکی خوێن کاریگەری بۆ شێوەی نییە بۆ سەر ئەوەی کە بێتە هۆی بڵاوبوونەوە یا کەمتر بڵاوبوونی نەخۆشیەکەەوە شتێکی ترێکە ئێستا بووەتە جێگەی سەرنج ئەم ڤایرۆسە لە سین بە جۆرێک کوشندە بوو لە ئێران بە جۆرێکی دیکەیە لای خۆمان بە جۆرێکی دیکەیە من دوێنێ یەکێک لەو توشبوانەی کە چووەتەوە ماڵەوە قسەم لەگەڵ کرد بە تەلەفۆنی دەڵێ ئەسڵان هیچ جۆرە نیشانەیەکی ئەم ڤایرۆسە و من نەخۆشیم لەسەر نەبووە ماوەی کە لەژێر چاودێری وردی پزیشکیا بووم ئەو ڕۆژی کە پشکنینیان بۆ کردم وتیانە تۆ کۆرۆناتە لەگەڵ ئەم ڕۆکەوتیانە تۆ پاکبوویتەوە کۆرۆنات نییە وەکو یەک بووم ئایا دەکرێت بڵین ئەم ڤایرۆسە جیاوازیان هەیە کە قسەی زۆر دەکرێت لەم بارەیەوە بە پێی ئەو شارەزای مەهمانە لەسەر بابەتی ڤایرۆس ناسی ڤایرۆس وەکو بەکتریا نییە جینێکی بچووکیە حەجمێکی بچووکیە ڤایرۆسەکە خۆی وەروەها ڤایرۆس گۆڕانکاری زۆر هەیە ینی پێڵەن دایڤەرسیتی ینی جیاوازی زۆر هەیە لە نێوان ڤایرۆسەکانە بۆ نمونە ئەگەر بن باسی ئەو ڤایرۆسانێک بکەین کە نمونی کۆرۆنایە یا کۆرۆنا خۆی جینەکەی کە ئەو ڤایرۆسە هەیەتی RNA ترشە ناوەشیەکەی بۆ ماوەمادەکەی RNA پێک هاتووە ئەم RNA سیفەتی ئەوەی هەیە کە جێگیر نییە بەردەوام لە گۆڕانکاریە ئەم گۆڕانکاریەوەی لێ کردووە کە ڤایرۆسەکە بەردەوام شێوەی جیاواز وەرگرێت شکلی سیفەتی تازە وەرگێت بۆ نمونە ئەم SARS-CoV-2 یا COVID-19 کە سەرتا لە سین سەری هەڵا تازە بوو ڤایرۆسەکە پێشتر تەبعاً نەبوو ڕاستە سارس و مێرس هەبووە کە ئەوانی شەر کۆرۆنا ڤایرۆسن بەڵام شێوازی ڤایرۆسەکە جیاوازتر بووە کە گۆڕا بۆ COVID-19 تەبعاً هەموو وەرزێک و گۆڕانکاری بچووک بەسەر ڤایرۆسەکە هەیە بەڵام چەند ساڵجارێک ئەم گۆڕانکاری وردانە کۆبنەوە گۆڕانکاری گەورە دروستەکەن بۆ نمونە ئەم ئێستا کۆرۆنای تاسەکە دروست بووە لەبەر ئەوە تەسەورەکەم ئێمە هێشتا پێویستی ئەمە بۆی کەم قسێ بڵین کە وایە بیزڵبت پێویستمان بە توێژینەوە هەیە ئێمە خۆشبەختانە ئێستا لە هەوڵی وایان کە توێژینەوە سەر کۆرۆنا بکەین لە لای خۆمان لە کوردستان بەخاوکاری لەگەڵ زانکۆکانی دەرەوەیە ئەم ڤایرۆسە لەوانەیە لە کوردستان تا گەشت بێت ئێرە چەند جارێک بازیا بێ بڵێن پێڵەن بازدان لە ناو جینەکان ڕوویا بێت بوو بێتە هۆی ئەوەی کە کەمتر تون بێ ڤایرۆسەکە ئەمە یەکێکە لە تەفسیرەکان کە ئەکرێت دووەمینیشی بۆچی مەسەلەن کوشتنەتر بوو لە سین یا لە ئێران بە نمونە یا لە ئیتالیا یان لە ئیتالیا ئەوە کێتە هەندێک شت هەیە علاقەی بە لایف ستایل بە شێوازی ژیانەوە هەیە ژینگە کەرگێت تاوان کاریگەری زۆر گەوری هەیە ئەگەر ئێمە سێری سینکەین مەسەلەن لەوێ مەسەلەن کوردەوەری خۆمانە ئێمە ملەتێکین خواردن زۆرە کوڵێنین مەسەلەن خواردن زۆر گەرمەکەین ئەگەر بڕێن بۆ سین لەوێ شت زۆر بە کاڵیە خورێ یعنی زۆر شت هەیە زۆر کەم کوڵێنرێت یا ئەسڵان ناکوڵێنرێت ئەمە ئەم کوڵاندنە خۆی ڤایرۆسەکە پاکەکاتەوە کوڵاندنەکە لەوێ لەوانەیە ئەوە بەشێک بێت لە هۆکاری ئەوەی کە ڤایرۆسەکەی زیاتر بڵاو کردبێتەوە نقطەیەکی گرنگیش هەیە ئێمە ئایا چەندێک ڤایرۆس وەرەگرین یعنی هەموو توندی هەموو ڤایرۆسێک ینی زاراوەک هەیە لە پزیشکیا لە ڤایرۆسناسیە پێوترێت کەمترین ڕێژەی توشبوون یعنی من پێویستیم بە چەندێک ڤایرۆسە بۆی توش بم بەپێی ڤایرۆسەکانە گۆڕێت لەوانەیە ئەو لەوێ مەسەلەن لە زۆربەی ئێمە کە توێژینەوەکەین لەسەر ڤایرۆسێک بۆی بزانین کە ئەم بە توندیت ئەو کەسە تووشە بە یا ئەمە کە لە بڵێن لە مختبەرە لەسەر تاقیگەکان لەسەر ئاژەڵی تاقیگە تەجروبە دەکرێت سیرەکەی بە ڕێژەی جیاواز ڤایرۆسی ئێنێ ڕێژەیەکی زۆر ڤایرۆسی ئێنێ تاقیکردنێک دەنیشکرا بە ڕێژەیەکی کەم سیرەکەی ئەم ڕێژە جیاوازانە کارەکاتە سەر توندی ڤایرۆس توندی نەخۆشیەکە ئەوە هەر کاریگەری هەیە ئەوە هەوای ئێمە تا ڕادێک ئەو هەواشی وشکە لەوانەیە ئەوە بێت هۆی کە ڤایرۆسەکە لە هەوا تۆزە تەخفیف بێت ئەو کاتەمە کەمتر وەرەگرین تەمان کاریگەرێکی کەمتر بێت لەسەرت لەبەر ئەوە یعنی ناتوانین ئێمە یەک نقطە وەرگرین بڵێن ئەمە هۆکارەکەیەتی چەند هۆکارێک هەیە خۆی کاکتۆر ئێستا هەندێک ڕاش پیا بووە بۆ چوون پیا بووە دەڵێ ناکرێت تۆ تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووی ببیت ئەم کۆرۆنایی کە جیهانی هەژاندووە بەرپرس نەماوانی هێنێتە سەرخەت وانە ئەڵێن گەورە بچووک و مەسوول و ئینسانی ئاسایی ناناسێت هەموو بە یەک چاوسیر دەکا ناکرێت منێک کە توش بووم لە ژێر چاودێری پزیشکیدا هیچ جۆرە دەرمانێکم بۆ ینی بەکار نێنم بەڵام چاک بمەوە بچمەوە ماڵەوە چۆن بزانم مەسڵەن تووشی کۆرۆنا بووم تەنها بۆ پشکنین ئاساییە کە دەکرێت
لە ڕێکێتەکانەوە بڵێ کاکەمە تووشی کۆرۆنا بووە تەواویانە یاخود هەر بەڕاستی کۆرۆناکە بوونی هەیە بەو شێوازی کە باز دەکرێت؟ بەڵێ ڕاستی بۆ وەڵامی ئەوە ئێمە بڵێن چەند وەڵامێکی هەیە ئەکرێت کۆرۆنا مرۆڤ توش بێت بەبێ ئەوەی بەخۆی بزانێت کە توش بووە یعنی توش ئەبی ئەو ماوەی کە پێڵەن ئینکیوبیشن ئەو ماوەی کە لە تاز دەستکا بەزیابوون دوای کاتێکی کە هەیە پێڵەن سیمتۆماتیک پیریەد یعنی ئەو کاتەی کە تر نیشانە لە دەرەکەوێت لە هەندێک مرۆڤە ئێستا چەند ئاماژەیەک هەیە کە لەوانەیە هەندێک کەس توش بێ ئەسڵەن هیچ نیشانەیەکیشی نەبێت هیچ خۆشی نازانێت کە خۆی تووشی کۆرۆنا بووە زۆربەی ڕێژەکە بەو شێوەیە ئێستا گە بڕۆیتە سەر لێتریچەرەکان بڵێتە ڕیڤیۆکان بخوێنیتەوە کە پێناسی کۆرۆناکە ئەڵێ نەخۆشیێکی هاوکرد هەناسەدانی سادەیە سووکە یعنی بەو شێوە وەزفی کۆرۆناکە بەڵام لە هەندێک کەسە بێتە هۆی تعقیدات و کۆمپلیکیشن حتا بۆ ئینفلۆنزا زۆر قسەی ڕاستە زۆربەی کەس کە تووشی ئینفلۆنزا بێ تایە هەڵامەتە و کۆکەیەکە لە هەندێک کەسا سیرەکەی چتر نەخۆرە بۆ سیەکان و تووشێکردنی سیەکانێکە کە لەوانەیە چەند هەفتەیەک دوو هەفتە زیاتریش بخێنێ بەڵام لە کۆرۆنا ئەوەی کە تێبینی کراوە ئەوەیە کە هەندێک نەخۆشیە بە هەر ئەسڵەن بەخۆشی نازانە هیوادارین ئەوەی کە لەناو کووردا ڕوایە ئەو شێوەیان بێت بەڵام ئەوەی کە خراپە لێرە چییە کەسێک هەیە توش بووە بەو شێوازە بەرگری لەشی بەهێزە بەڵام لەناو ئێمە میلەتێکین سروشی خێزانیمان هەیە ینی بە خێزان ئەژین بە تەمەنمانتیایە بەڵێ ئێمە دەگوڵمان بە تەمەنن نەنک و با پێمان بە تەمەنە شەکرەمانێ زەختمان نەخۆشمان زۆرە لەوانەیە ئەو قسەی بۆ من ڕاست بێ بۆ کەسێکی گەنجی ئاسایی کێشێکترینە ڕاست بێ تووشی کۆرۆنا بێ ئەو فترێک لە لەش یازیە ئەکات دوایی ئەگاتەوە مەرحەلەی بە زاراوەکە پێڵەن شێدین یعنی بڵاوکردنەوەی ڤایرۆسەکە بڵاو کاتوێتە لە لیشی دەمیا بێت مەسەلەن لە پشمەکەیا بێت ئەم ڤایرۆسە سێکەی گوازێت بۆ چواردەورەکەی بۆ خێزانەکەی بۆ هاوڕەکانی ئەمە بێتەوەی ئەوەی کەلانێ هەندێکیان لەم کەسانە معرض بن تووشی نەخۆشیەکە بن کێشەکە خۆی لەما هەیە هەتا کو ئێستاوە پێویستی بە توژنی زیاترە بەڵام گومانێکی زۆر هەیە کە ئەمە بەو شێوە بێت هەبوو زۆرینە ڕێنمایی وڵاتانی ئەوروپاش تازەترین ڕێنمایەکانیان دەڵێ ئاگاتان لە ئەوانەی کە تەمەنیان لە 6 ساڵ بەرەوسەرەوەی ئەوانەی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە وەڵا بێگومان وایە لەبەر ئەوە بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە هەندێک کەس بەو شێ تووشە بن زۆرینەی کەسان کە تووشە بن ئەوەیە کە کۆکەیەکی هەیە تای هەیە لانەیە کەمێک ئاویلوتی هەبێ کۆکەی وشک هەندێک ئەمە زۆربەی کەسەکان بمە تووشە بن ئەمەش لەوانەیە هەر پێویستی بۆ نەبێت لە خەسخانە بکرێت تەنها چەند پاراسیتۆڵە چەند دەرمانێکی تر وەکو هی ئەوانەی کە دژی حساسیەتن دژە هەستیاری بەکارێنێ ئەوە تەنها ئەو نیشانانە چارەسەرەکە کە علاقەی بە کۆکە پژمەکەەوە هەیە دوای لەم کاتا کە تۆ ئەگەر بی لە مختبەرە فەحسی بۆ بکەی بۆی بزانین ڕێژەی و ڤایرۆسە لە دراوی و کەسایەت چەندێکە سێکی ڕێژەیەکی زۆریشی هەیە پیشێکی زۆر تایاتێ نیشانەکانی ئەو نیشانە سادەیە دوای ماوەیەکی تر کە دووبارە فەحسێکی مختبەری بۆەکەی دوای ئەوەی کە عیلاجێکی ئاسایی وەرەگرێ سێرەکەی ڕێژەی ڤایرۆسەکە دابڵزیەوە کەسەکە نیشانەکانی بەو شێوە نەگۆڕاوە یعنی هەر نیشانێکی زۆر سوشی هەیە یعنی سێرەکەی لە فتری سەرەتاوە ڤایرۆسێکی زۆر بڵاوکاتەوە لاخیرا ڤایرۆسێکی کەمتر بڵاوکاتەوە بەڵام کەسەکە هیچ کێشەی تری نییە ئەمە جۆری دووەمە ئەو جۆری کە کێشەیە تۆزێک زۆربەی خەڵکی لێترسیەوەیە کە ئیتر ئەچێتە خوار بۆ هەنە بۆ سیەکان و بۆ مەسەلەن بۆ ناو گورچیلە و هەندێک حاڵت لە پیاوانە کە ئەچێتە ناو خانەکانی دروستکردنی سپێرمەوە ئەوەی دکتۆر لە ڕێگەی دەم و هەناسەدان یاخود لیکەوە لە ڕێی خوێنەوە چ کاریگەریەک دروستەکە کە بە گەبرینێک لە سەردەستت هەبێ لە شوێنێکت هەبێ یا زیبکەیەک ئەگەر بە دەموچاوتەوە هەبێ لێرەوە دخولی ناو لەشت ببێ ئایا چ کاریگەریەک چۆن دروستی دەکات خۆی ئێمە شتێ پێویستە بیزانین ڤایرۆس کە مرۆڤ یا ئاژەڵ تووشە بێ پێویستی بە خانێکی وەرگر هەیە ینی ئەو خانەیە ئەو جۆرە وەرگری پرۆتین لەسەر نەوەی ڤایرۆسەکە ناتوانێت بچێتە ژوورەوە هەتاکو ئێستاوی کە دیاری کراوە لەسەر پێستی ئاسایی ڤایرۆسەکە وەرناگرێت ئەوەشی کە تاقی کراوەتەوە زۆر کەم نەخۆشە بۆ لە خوێنیە ڤایرۆسەکە هەبێت یعنی ئەوەی کە ئێستا ئێمە زانیمانە لەسەری لە ڕێی دەم و لوت و چاوە ڤایرۆسەکە چێتە ژوورەوە چێتە ناو بەشی خوارەوەی بەشی دوای قورگ لەوێ زیعەکە هەندێک جارێت بۆ ناو سیەکان هەند زۆر ئاماژی کەم هەیە کە لە ڕێی برینیاری پێستەوە بچێتە ژوورەوە کە من باسی برینیاری پێستەکەین یعنی چۆن یعنی پێستەکە بڕاوە ئەو چینە بەرگریکاری کە هەیە کە جیسمانە پارێز لە بەشی دەرەوە کە لێو چوە ژوورەوە ئەکسێت تێکڵاوی خوێنە بێت تەبان
لە ناو پێستا لە ناو خوێنە وەرگرنی بۆ ڤایرۆسەکە بەڵام لەوانەیە خوێن دەوری تەنها گواستنەوە بگەینێت بگاتە ناو سیەکان لێو کاتە لەو شوێنە ڤایرۆسەکە زیاد بکاتەوە. کاکتۆر شتێکی ترێکە زۆر گرنگە زۆر تەرکیز لەسەر 14 ڕۆژ دەکرێت لە کاتێکە دەستپێکیش بیرمان نەچێت دەیانوت 14 تا 28 مدەی زەمینی ڤایرۆسی کۆرۆنا چۆن مامەڵی پێوە دەکرێت لە وڵاتی خۆمان تا بگاتە چین. بەڵێ ئەویش ئەو مدە زەمانی ئینکیوبیشن پیرێدەکەی کە 14 ڕۆژ دەنراوە ئێستا لێرە خۆی لە ڕاستیە تا 20 ڕۆژیشە بەڵام ئەوەی کە تەمان هەموو لایەنێکی پەیوەندیدار هەموو ببوورە مەرجە هەر من کە توش بووم ئیدی کاتی ئەوەشمە بێ بیگوازمەوە یاخود زەمانێک هەیە بۆ گواستنەوەی لە جەستەدا. زۆر باش ئەوە کەوتە سەر چی بەپێی CDC یا WHO ئەو ماوەی کە ئەو کەسای تر دەستکا بە گواستنەوەی لە 5 ڕۆژایە لە دوای 5 ڕۆژەوە ئەگەری ئەوەی هەیەکەم کەسە هێشتا توش نەبووە گریمان ئەگەر تووشی هەندێک نیشانەی سادە ئەبێتم کەسە بەڵام بە پێشەوە فترێشە ئەو کەسە دەستەکەی کە ڤایرۆسەکە بڵاوکاتەوە پێشەوەی نەخۆشکەوە ئەم ڤایرۆسانە بە تەبیەتی خۆیان بە خێرایی زیاکەن کە بە خێرایی زیان کرد ئەو کاتە خانەکان ئەو خانەی کە توزبوون ڤایرۆسەکە تێکەشکێن خانەکان ڤایرۆسێکی زۆر دەرەوە لەو خانانەوە لەوانەیە لە ڕێی پژمە و هەندێک دەنگی بەرز یعنی بە دەنگی بەرز هەواکی زۆرتر لە بەرەوە لەوانەیە هەندێک ڤایرۆس بێتە دەرەوە لەو فترەیەوە کە هێشتا نەخۆش نەکەوتوم کەسە دەستکا بڵاوکردنەوەی ڤایرۆسەکە هەتاکو نیشانەی لە دەرەکەوێت تەمان لە کاتی نیشانەکە شاو کاتە زیاتریش ڤایرۆس بڵاوکاتەوە. وازە دەستخۆش بێ کاک دکتۆر تەشتی ئەمین سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی پەیامی ڕۆژ سپاس بۆ ڕێنمایەکانتان بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی پەیامی ڕۆژ دووبارەیەکەینەوە بە هیوای ساغ و سەلامەتی بۆ وێ ئازیز و خۆشەویست إن شاء الله تفاءلوا بالخير تجدوه هەمیشە دڵخۆش و دڵگەش بن و ئومێدەکەین کە خوای گەوران پەتا و بەڵاو کۆرۆنا لە هەموو مسلمانان لە تێکڕای جیهان و لە هەرێمی کوردستانی عزیزی خۆشمان بە دوورخە إن شاء الله تا ئەڵلقەیەکی تری پەیامی ڕۆژ بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم. السلام عليكم ورحمة الله وبركاته. خواتان لەگەڵ.